ئەستێکی زۆر ناخۆشمێ کاتێک کە بە میوانیە چن بۆ ماڵێک سەرەکەم یەکدوم ناڵیان هەیە بە تەواوەتی بە ئینگلیزی قساکەن و دایک و باوکەکەشی زۆر بە پێکەنین و سەرسامیاڵە بە خۆم ناڵەکەم کوردی نازانێن بەس بە ئینگلیزی قساکە. کە گویان لێ بۆ لەگەر داکەم قسەی دەکەم ئەمەیان ڕاگرتێ پرسییان ئایا کوردین چونکە وە دەزانن لە وڵاتە چیکە هاتین ئەو جەفێرە کوردی بووینە. من کوردم ئاسی لە کەرکووکە ژێم و دەبێت زمان خۆمان قسەکەن بەس ئیتر خۆتەزانی خەڵک کەرکوو قەومیاتێدا ئەمون قەومێکی تێ دەبێت لەگەڵیان نابگونجی بڕووی نەڕێەوە. قەواعیدێکمان هەیە لە ژیانی گەرمیانیەکان لەهجەی خۆمان ناگۆڕین. هەندێک بیانی هەیە کە سەردانی کوردستان دەکەن پێویستە کە عادەت و تەقالیدی کوردەواری مەفێر بێتن. زمانی کوردی پێویستی بە هیچ زمانێکی دیکە نییە بۆ ئەوی تەواو کامل بێت. چون بۆ هەر شوێنێکی گەشتیاری ئەگەر بینیە ناوی شوێنەکە بە کوردی نەنووسرا بوو یاخود مینیۆی لیستی خزمەتگوزاریەکان زمانی کوردی تێدا نەبوون تکایان لێ دەکەم با بەڕێبەرایەتێکی شتەکانی گەشتوگوزار ئێمە ئاگادار بکەنەوە. لە دووهۆک ناوچەی بادینان بە تایبەتی هەموو ئەو دەوروبەرە کاریگەرێکی زۆر گەوریان لەسرە و زۆرترین وشەی کوردی ڕەستەن لە ڕۆژانە و لە نێو شوێنەکانی کارکردندا بەکاردێن. ئەستێکی زۆر ناخۆشمێ کاتێک کە بە میوانیە چن بۆ ماڵێک سەرەکەم یەکدوم ناڵیان هەیە بە تەواوەتی بە ئینگلیزی قساکەن و دایک و باوکەکەشی زۆر بە پێکەنین و سەرسامیاڵە بە خۆم ناڵەکەم کوردی نازانێن بەس بە ئینگلیزی قساکە. هەستێکی لەوە ناخۆشتر ئەوەیە کە ئەچمە شوێنێکەوە بشوو بەم یا خۆتەچمە خواردنگەیەکەوە ئەو کەسێک کە دێ خزمەتگوزارەکان پێشکەشەکە زمانەکەی من نازانێ و تێناگە. هەستێکی ناخۆشتر ئەوەیە کاتێککە گوێ لە گۆرانەیە گری یاخود لەگەڵ هاوڕێکە تا قساکەی سێرەکەی بۆ ئەوەی کە بە تەواوەتی لی تێبگەی ئەبێ بیر بکەیتەوە و لە نێو مێشی خۆت داوەرگێڕان بۆ وشانە بکەی کە ئەو بۆ تۆی دەرەبڕێ. خۆ ئەمانە کێشەنین و ڕەنگە لە هەموو جیهانیشدا شتە ڕووبدات، بەڵام ناخۆشی ئەوەی زمانی دایک هەست بکات میوانە لە شوێنێکدا کە بەڕاستی ماڵی خۆیەتی. بەڵام ئێمە بە دوای وەڵامی پرسیارێکی تراگەڕین بۆچی ئێمە گەیشتونەتە سەردەمێک پێویستمان بەوەی کە شەڕ بکەین بۆ پاراستنی ناسنامە و زمان و کللتوری خۆمان. من ناوم لە نیایە و 19 ساڵم و خەڵکی سیدەکانم و بە لەهجەی برادۆستی لە ماڵی قسەی دەکەین و لە دەرێ هەر بە هەولێری یان بە سۆرانی قسەی لەگەر برادەرەکانم دەکەم چونکە ئەوانەوە زیاتر تێدەگەن و تێگەیشتنیان زەحمەتترە لە زمانەکانی دیکە خاستن ئەوانەی بەس سۆرانی بزانن لە بادینی و لەهجەکانی سەرەوەتر تێناگەن و بێتگەلەوەش بەعام چار زمانی دەزانم و بە هەر چار زمانیش لە ماڵی زیاتر فێربوویمە. وەڵا زۆر کەس لەسەر جادێک کە گویان لێ بۆ لەگەر داکەم قسەی دەکەم ئەمەیان ڕاگرتێ پرسییان ئایا کوردین چونکە وە دەزانن لە وڵاتە چیکە هاتین ئەو جەفێرە کوردی بووینە یان وە دەزانن ناتوانین تەلەفوزی وشەکان بکەین بە تەواوەتی. لۆ نمونەی لە هەولێر دەڵێن برێ یان دەرێم ئەمە دەڵێن ببێ یان ئەبێم. ئەمن ئینگلیزی دەزانم لە مەکتەبێ ڕافێر بووم زیاتر و بە تەلەفۆنیش و ئایپاد و گەمەکردن و ئەوانە زیاتر منداڵ ئێستاش ئەوها فێر دەبن و فارسی لە داکەم فێر بووم کە لە کوردستان شەڕ بووە ئەوان ڕۆیشتنە ئیران و دواتر هاتنەوە ئەو وەختی ئەمن لەگەروان بە پێکات فێر بووم و عەرەبیش لە لای ماڵی بابمان فێر بووم ئەوان لە عێراق بوون کاتی شەڕەکەی بەوەی زیاتر ئاشنای وشە و زمانەکان بووم. هەز دەکەم ئەوان زیاتر لە ناو بڵین بۆکسێک حاسێ بووینە وە دەزانن تەنها سۆرانی هەیە یان کەسێک بە هەر لەهجەیەکی کە قسەی بکاتن وە دەزانن غەڵەتە یان گلەی دەکەن ئەو زۆر جار لە بینی شارەکانیش ئەو شتە هەیە گەمەی بە یەکتر دەکەن و زمانی یەکتر هەرچەندە کوردی تەنها بەس یەک لەهجە نییە و زۆر 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 زۆرترە. زمانی ئێمە لاواکێ بەخۆی سێ ئەکسنتمان هەیە هەرکیە سوورچە زێباریە. لە هەولێر کە هاتمە هەولێر سەرەتا هەندێک کێشەم بۆ دووربیانی سەرم دەکرد من هەندێک سوورانیم دەزانی بەس کە من بە سوانی قسەم دەکرد هەندێک قسە و شتم بە سوانی باشی نەدەردەبڕێ
ئەوان هەندێک لەمە تێدەی گەشتن یعنی بەس دوایی کە هەندێک جۆر هەوڵم دەدا بەبادینی قسەی بکەم ئەوانە هەر تێ نەدەگەیشتن ینی ئەوان بە منیان دەگوت دەبێت بە سوانی قسەی بکە ئیمە لە بادینی تێ ناگەین بادینی وەکو ئەوەیە زمانێکی بیانیە وەڵا شتێکی ناخۆشە ئێستا بوون منە کوم من لێرە بە هەولێر بە سوانی قسە دەکەم مافروزە ئەوە نیشانی لە بادینی تێگەشت بانای نەک من بەس بە سوانی قسە بکەم ئەوانیش بە بادینی قسە لەگەل من کردبا من کو بە سوانی قسە دەکەم ئەوانیش بە بادینی قسان کردبە و لە بادینەکە گەیشتبان جارێکیان وش بوو نمونە لە هەولێر دەرێن سیارە ئێمە بەخۆی بە تایبەت لە هەرکانی دەرێن تەرپێل یان ترۆمبیل ینی جارێکیان لەسەر ئیش بووم لەگەڵ بەرادەرێکم گوت تەرپێلت پێە گوتی تەرپێل چێ ینی تووشی ش بوو تەرپێل چێ ینی ئەو شتە لوماتە پێش خەڵکی گەرمیانم ئەو خەڵکی کەلارم و لێرە دانیشم بەڵام لەهجەی خۆمان نەگۆڕیوە بە حکمیەوەی لە ماڵەوە ئێمە هەر بە گەرمیانی قساکەین لەهجەی خۆمان نەگۆڕیوە و ئێمە هەنێ لەهجەی جیامان هەیە وەکو ئێژم یعنی ئەڵێم و خواقەزا یعنی خواقەزا و بخا لە من یعنی خوا دەرد و بەڵای تۆ بخا لە من دووربی لە بەڵام موسیبەت ئەو بێ یعنی وەرە و کۆمەڵش وشەی ترمان هەیە کە بۆ ناڵین غەراز ئێمە ناڵێن ئەشیا یان ناڵێن شتەکان ئەوەن ئەو غەرازانەمان بۆ بێرە بۆ نمونە ئێمە کاتێکە چینە ناوچەکانی بادینان بۆ نە دۆهۆک زاخۆ ئاکرێ کە بە شێوەزاری خۆمان قساکەین بە شێوەزاری گەرمیانی قساکەین کەس لێمان تێناگات بە حکمی ئەوەی شێوەزاری بادینی و شێوەزاری سۆرانی گەرمیانی زۆر فەرقی هەیە لەگەڵ یەکترا ناچارین وەک بڵێ ئەبێ ترانزلیتێک لە نێوانمانە هەبێت یعنی ئەبێ یەکێک بۆمان تەرجومە بکات و شێوەزاری هەولێریش تا ڕادی لەگەڵی کەمێ قورسە بۆ ناوچەی گەرمیان و ئێمەیش یعنی قەواعیدێکمان هەیە لە ژیانی گەرمیانەکان لەهجەی خۆمان ناگۆڕین و کەسی ڕەسەنیش بەڕای من کەسی ڕەسەن ئەو کەسەیە کە بە هیچ شێوەیەک لەهجەی خۆی ناگۆڕێت ئەگەر دە وڵات دوورکەوێتەوە لە نیشتیمانی خۆی بۆیە ئێمەی گەرمیانی شانازی بە گەرمیان بوونی خۆمانەوەکەین شانازی بە لەهجە و کللتوری خۆمانەوەکەین من عەبدوڵڵا زەوەرم خەڵکی هەولێرم ڕەچەرەکم هەولێریە باو باپیرانم لە هەولێرەوە لەدایک بوونە زمانی من سۆرانیە کوردی ڕەسەنە چەند کەلیماتێکەیە لە زمانی هەولێری کە بەکاردێنین بۆ نمونە لۆ مارخرا ئەوە چ بووە یاخود چ بووە جارێک قسەم لەگەر یەکێکی بادینی کرد لای دۆک بوو ئەو لە من تێنە دەگەیشت و ئەمش لەوی تێنە دەگەیشتن ئیجبار بووم کە هەردێکمان بە ئینگلیزی قسە بکەین زمانی هەولێری عەرەبی تێدایە تورکی تێدایە ئێرانی تێدایە و ئینگلیزی تێدایە بەس ڕادەیەکی کەمە هەندێک بیانی هەیە کە سەردانی کوردستان دەکەن پێویستە کە عادەت و تەقالیدی کوردەواری مەفێر بێتن بەس نمونە کوردی زمانی کوردی زمانش شیرینە و ئاسان زۆر بە ئاسانی دەتوانی فێر بێت ئەو کتێبانی کە خۆم حەزم لێتی بیخوێنەوە زیاترە بە ئینگلیزی بیخوێنەوە چکە زۆر بەیان بە کوردی دەست ناکەم بەڵام ئەمە مانای ئەوە نییە کتێبخانەی کوردی زەعیفە وە بوو بیانیەکان ڕاهاتنە لەگەڵیە بۆ کوردیە زۆرپەتیەکانیش بە هەمان شێواز تۆجرێت بەهدینۆن و نویسەرین دەڤەرە بەهدینۆ و وەرگێرت وۆنە شیۆن ڕۆڵێکی بەرچۆ ببینن بۆ پۆرۆستنەوە زمانی کوردی و بەذاتجی زۆرۆڤ بەهدینی زۆرۆڤ بەهدینی شیۆ یعنی بێتەوە گیتە گوتی هاتیە زمانێکی ستاندەرد ئەوە گەلک پێنگۆڤەکە بۆش بوو دەمێکی دۆ زمان تاتا پۆرۆستنێ بڕێکۆ نویسەرە و بڕێکۆ هۆزانڤانە لێنوکە بڕێکۆ بازرگان دەچیت مەثەلاً ئێکی دەولەتێکی میمۆری کەشف کردمانە ئەو میمۆریە هەنێ ئەو میمۆری هەنێ لێ وڵاتی بوو مەستەڵەح بوو زۆرۆڤ ئەو زۆرۆڤ هەنێ مدوێت منەوێ دەهاتێت قاموسامەدا دێتێت فەرهەنگامەدا بۆچی چونکە وی اکتشاف کردی وی وەکی بێژێ دۆهێنانە بۆ کردی ئەف کارت هەنێ تۆجرت شێن حتا حدێکی درێژ یعنی بشێن مقاومە و پۆرۆستنەوە زمانی بکەن
گەنجەکانی ئێمە بەگشتی بە تایبەتی لەم سەردەمایە وشەی عەرەبی و وشەی ئینگلیزی زۆر بەکارێنن ڕاست چێ لەم بارە تۆ خۆت وشەی ئینگلیزی و عەرەبی ئەوانە بەکارێنی لە کاتی قسەکردنە زۆر کەم بەس بەکارهێنانی لە شێوازی کوردیدا پشتە شووا گرنگ نییە بەس ئەگە بێت و زمان چەندی بزانی باشترە نمونەت زمانی عەرەبیەکە بتانی ناو قسەش پێ بکەی خراپ نییە چکەوات لێ دەکە هەم ڕەک شەرمەکەت نەمینێت و بتوانانی بەردەوامی لە قسەکردن تۆ چەند زمان نەزانێت ئێستا خۆم دوو زمانی عەرەبی ئینگلیزیش زۆر کەم بەس لە ئینگلیزیەکە دامناوە سەبسە پەری پێ بدەم بەس هۆکاری چی حەزەکەی زمانی ئینگلیزیش بزانانی بۆ چ شتێکە توێ بەکاری بێت ئێستا نمونە خۆم خوێندکارم لە کۆلێژ تەکنیک شەقلاوە لە بەش پرۆتۆکۆل کە یەک لە گرنگی ترین بەشەکانی مە زمانە ئەتو ئەگەر بێت و زمان ئینگلیزیت باش بیتن دەتوانێت هەم لە ڕووی دیبلۆماسیەت هەم لە ڕووی پرۆتۆکۆل و لە هەرێمی کوردستان دەرفەتی باشت بۆ بنووسێ سوودیش لە سەرچاوە جیهانەکان شەوە بێگومان بەڵام ئایا فێربوونی زمان زۆر جار و کەسانی کە خۆیان فێری زمانێکی ترەکەن ئەڵێن ئەو زمانە کاریگەری لەسەر زمانە کوردیەکە هەیە لە کاتی قسەکردنا زۆر جا بەدەست خۆمان نییە هەندێک وشەی ئینگلیزیش بەکارێنین تۆ قەت ڕۆبەڕۆی ئەم شتانە بیتەوە بێگومان چکە تۆ چەندی پێت بکرێتن بەکاربینی خراپ نییە بەس وەکو شتەش لاوەشیەوەش لەگەڵ هاوڕەکانە بە چ زمانە قسان زیاتر بە کوردی گەنجی ئێمە بە کوردیەکی دروست و ڕەوان قسە ناکات بەڵام ئامادەیە گەر بە ئینگلیزیەکی خراپیش بێ قسە بکات بۆچی گەنجی ئێمە وایە ئایا بەڕاستی وایە پرسیارەکە ئەڵێ وایە کەواتە ئەگەر وا بێ بۆچی وایە ئێمە پرسیارەکە ئەوەیە کە بۆچی گەیشتونێت ئەو شوێنە کە گەنجی کورد سەڵ بکاتەوە یاخود بترسێ یاخود بە جۆرێک تا ئەو شوێنش کە بڵێ نەزانێت بە کوردیەکی ڕەوان قسە بکە بەشێکی پەیوەندی هەیە بە ینی بزنسی زمانەوە ینی کوردی لە ڕووی پارەپەیاکردنەوە ڕەنگە بۆ ئەو گەنجە ئەوەندە زمانێکی بەرەکەت و پارەپەیاکەر نەبێ بەڵام ئینگلیزی ئەو دەورەی هەیە بەڵام بەشێکی تری پەیوەندی هەیە بە خود هەژاری یاخود خود نەفرەتی یاخود خودکەمبینی گەنجی کوردەوە کە ئەمە ئیشی ئێمەیە با بڵێن وەکو ڕۆشنبیر نووسەر هەڵوەستەی لەسەر بکرێت چۆن ئەکرێ باڵانسی ئینسانی کورد مرۆڤی کورد گەنجی کورد وەکو ئینسانی کورد بەرزکەیتەوە لە ڕووی معریفە و پەروەردەکردن و بیرکردنەوەوە. زبان ما مثلا زبان کردی همی هر چهار چگل سنت کردینان از زبان کردی دیواناشی صحبت کردی گله گوشه مثلا میگم بیشین خاصتا با دینار دوی که مثلا افنا که بیشتر برات گله قیراتی سرچاوا تو ندیاری خود دیار که خود هم دیار افنا ما لغت ما مثلا لغت گله گجانه آرام گله حش لغت کردی کرد مثلا پیوت کردی بین کردینان هشتا مثلا قال انا طافنا كردي تاين حتى بقى بيجي بحسي قبليه بيجي جحيلك فران دشتي كردي نزونت مثلا معناه بيبيتشيا هم حسكر ديوان مثلا حنا ديوانك عاده قلت بيبيت كردي موزن بيجي تلقى جي تبقى جيلي مقابل خاصه من كردم أصيل لكركوك جيمو ده بزمان خو ما قساكن بس يتر خو تزاني خلق كركوك قوميات ده أمون قومية كتير ده بيلا قال أنا بقولزي بروي نريوا براسي شوار زمان زاني كردي خومان بابلي خومان كردي عربي تركماني مسيحيش أتابع توزي تيجي بس تشوكي بحكمي أو يكمل لبازار يعني أو نقصناكن يعني تيجي بس ناطو يقصاكن بعربة لين بو كردي قسم بو إما عربي تيجي بو وتناجن عليه لغة كردي قرص سلام عن براس وتما يبو إما عربي قساكن عليه لغة كي عربي سهلة لبلوي القرآن ده بزيو لغة سهلة إيه هالشيء أو بلان بلكي عربي نازن إن زود أما حلقة والله سه زمان زانیم کردی عربی ترکمانی والله زور لیرت زان با کردی با عربی با ترکمانی فرقی نیه همه یکه زوری تیه ولی بازار کرد تیه عرب تیه ترکمان تیه فرقی هیچ نیه زمان تر خوی تیه قله تر قصه قله من تیه که نه اعتیادیه من حتی استد نفوسم لیلانه قرا حسن روشتم اليوم اعتیادی عربی کردی قسم کرد لگری شکمی تهار کردو آتم من حتی کاکیش زالم یعنی نه بس سنوات سوالو قاش زالم منالی لگر کاکین گور بوما کاکیش زالم سو عربه با کردی ازانیه
عمي شلونك؟ شلون صحة؟ حياة الله بك حياك. ئێمەی کورد لە ڕووی زمانەوانیە تووشی قەیران بووین یان ئەگەری هەیە تووشی قەیران ببین. لێستادا زمانی کوردی لە بەردەم کۆمەڵی مەترسی و هەڕەشەی لە ناوچوندایە بە تایبەتی لە بەشەکانی دیکەی کوردستان بۆ نمونە لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوای کوردستان هەتا ئێستا زمانی کوردی بە دەستور یعنی بڕگەیەک نییە کە دام بەوەدا بنێ زمانی کوردی زمانێکی ئازادە بەڵکو زمانێک خەدە کراوە لە پاڵەوەش کە ئاخێوەرانی سزا دراون منداڵی کورد بەباشی زمانی دایک خۆی نازانێ ناتوانێت فێر بێ لە ڕووی سایکۆلۆژیاگە منداڵ بە زمانی دایک نەخوێنێ هەڵبەت لە داهاتوو کە گەورەش دەبێ ئینتیمایکی بۆ نەتەوە نیشتمانەکەی نابێت پەروەردەیەش ناوخۆی نابێت بۆ ئەو نێودەوڵەتی جا تۆ پەروەردەی ئەو خافتەیە دیسان زمانی عەربی زۆر زاڵە بۆ نمونە لە ناوچە چێشە لە سەرەکان لە دەشتینەوە لە کەرکووک لە خانەخین ئێمە گە دەشتینەوە وەرگین کۆمەڵک گروپی ئیتنیشی وەکو ئێزیدیەکانی شەبەکەیە کاکەی مەسیحەکانەیە تا 2014 بەر لە هاتنی داعش زمانی کوردی زمانی فەرمی بوو لە قوتابخانەکان لە فەرمانگە حکومیەکان بەڵام دواتر زمانی کوردی قەدەغە دەکرد لە هەرێمی کوردستان بەداخەوە دەبینین ئێستا لە سێکتەری پەروەردە بە 2000 سەرچی با بڵێن کە پێی دەوترێت سۆرانی و بادینی کە هەروشان سەربازاری کرمانجیە دەخمێنێ ئەمەشان کێشیەکە لە بەردەم زمانی ستانداردی کوردی بۆچی؟ ئێبە ئەمە 4 زاراوی سەرەکیمان نییە بۆچی هەر چواریان دەوڵەمەند نەکەین بۆ یەکێکیان بگرینەوەین تر شێک سەرچیمان بەداخەوە ڕەنگە بۆ چوونەگە بوو کە لە ڕابردوو لە باشووری کوردستان زمانی ستاندارد هەبووە بەڵام دواتر دەبینی زمانی ستاندارد لەت دەبێت بۆ بادین و سۆرانی تۆ لە دۆک و لە زاخۆ لە ناوچەی بادینان لە بواری پەروەردە بەزارشکە دەخوێنین لە هەولێر و سلێمانی کورتموو بەزارشکە دەخوێنین ینی لەو هەرێمە بە 2000 هەوڵی دیکەیە کە بەزاری دیکە بخوێنێ بۆ منە هەورامیەکان بەڕای من ئاسایی ینی کۆ ئێمە بایەخ بەزارە کوردیەکان بدەین لە بواری کوردۆلۆژی لە سۆشال میدیا لە چاپەمەنی بەڵام لە زمانی فەرمی تۆ دەبێت زمانی ستاندارد یەک زمانی بێ لە زاخەوە تا خانەخی زمانێکی ستانداردی فەرمی هەبێ ئەم گۆڤارە زمان و زار بەڕێستان سەرنووسەرین خزمەتێکی گەورە ئاگەێنێ ئەمێ بزانم ئەمە تەنها کاریگەریەکەی بۆ ناوخۆیە بۆ باشوورە چۆن پێشوازی لێگرێ و ئایا ئەتوانێت کاریگەریەکەی بگوازێتەوە بۆ پارچەکانی تری کوردستان؟ بەڵێ بەدڵنیایی ئەم گۆبارەی زمان ناسی وەرزیە لە حوزێران لە پاییزی 2021 ژمارە یەکەمی دەرچوو لەو ڕۆژانش کە دوا ژمارەکە ژمارە 22 بە 4 زمانی کوردی عربی فارسی جازە بە ئینگلیزی دەرەچێت لێکۆڵینەوەکان بۆ زمانانن وتەنە ئێمە ژمارە تایبەت شەوە بە فارسی و بە عربی و ژمارە تایبەتمان بە کرمانجی تیپیلاتین دەرکردووە نووسەرانی ئەم گۆوارە کوردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوام بە پرەیەک یان هەر بە کوردان ئەوانی کە لە دیاسپۆراشن ئەو گۆوارە لە چەند سایتێکدا هەیە بۆ نمونە لە کورپیدی هەموو ژمارەکان بە PDF هەیە لە سایتی دەنگەکانی لە سایتی وتاری کوردەیە لە شارەکانی وەکوستنە و مەهابادیش بە تیراژێکی نسبی چاپ دەکرێتەوە. بەپێی ئامارەکانی یونسکۆ لە جیهاندا زیاتر لە 7000 زمانی جیاوازەیە کە نزیکی لە 140یان مەترسی لە ناوچوونیان هەیە و 2 هەفتە جارێکیش زمانێک بە تەواوەتی لە ناو دەچێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیش پاراستنی زمان بەتەنها پاراستنی وشەکان نییە بەڵکو پاراستنی ناسنامە و کلتورە بەهۆی زۆری نەتەوە جیاوازەکان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەگەر سەری هەرێمی کوردستانیش بکەین جیاوازیەکە لە نێوان شارەکان بەپێی ئەو توێژینەوانەی کە زمان ناسانی بواری کوردی کردویانە دەڵێن لە دووهۆک ناوچەی بادینان بە تایبەتی هەموو ئەو دەوروبەرە کاریگەرێکی زۆر گەوریان لەسەر و زۆرترین وشەی کوردی ڕەسەن لە ڕۆژانە و لە نێو شوێنەکانی کارکردندا بەکاردێنن لە دوایشدا سلێمانی کە لەبەرەوەی پێدەوترێت پایتەختی ڕۆشنبیری و بەهۆی زۆری ئەدیب و نووسەر و زۆرینەی کتێبەکان کە لەو شارە چاپ دەکرێت کاریگەری زۆری لەسەر و ئەوانشێکێکن لەو شارانەی کە وشەی کوردی زۆر ڕەسەن و زۆر ئەدەبیانە بەکاردێنن لە دواشیاندا باسی هەولێر دەکرێت دەڵێن لەبەرەوەی کە ناوچەیەکی گەشتیاری و لە هەموو جیهانەوە خەڵک دەیەوێت لێرە بژی و هەم بۆ گەشت بۆ کارکردن بۆ مانەوە بۆ ئەوەی کە ژیانی تێدا بەسەر بکەن کاریگەری هەبوو لەسەرەوەی کە زمانی بیانی کاتێ بە شەقامدا دەڕێت گوێبیستی چەندین زمانی جۆرا و جۆر ببی ئەمە شوای کردووە هەولێر تا ڕادەیەک زمانی بیانی زیاتر تێکەڵی خەڵکەکان بوو بێت بەڵام بابەتەکەەوە نیە بڵین کام شار زیاتر پارێزگاری لە
شێوازی زمانەکەی خۆی کردو بەڵکو ئەوەیە دەبێت زانی لە ڕووی حکوومەت یاڕێمی کوردستان چکارێکی جدی کراوە بۆ ئەوەی کە زمانی کوردی و ناسنامەکەی و مێژوەکەی بە تەواوەتی بپارێزرێت. کوردستانێکی جوانمان هەیە خەڵک لەم و جیهانەوە سەردانێکە کەسانێکان دەیانێت وە بەرهێنان بکەن لێرە دەیانێت پرۆژەی گەشتیاری دروست بکەن. چی کراوە یا ما بڵین دەستی گەشت و گوزار چۆن سوورەکانی خۆی پارێزێت بۆ پاراستنی زمانی کوردی؟ بەڵێ دیارە استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئامانجی سەرشتی دەستەی گەشت و گوزارەوەیە کە زۆرترین وەبەرهێنان لە کەرتی گەشتیاری بکرێت و خۆشبەختانە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کەرتە وەرچەرخانێکی مێژووی بەخۆیەوە بینی چاوپۆشی لە هیچ شوێنێکی گەشتیاری ناکرێت کە ئەم بڕیارە جێبەجێنەکە و لە ئیستایشدا مۆڵەت پێدان بۆ بنکە گەشتیاریەکان یەکێ لە مەرجە هەرە سەرشیەکان ئەوەیە کە دەبێ زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرەکی مامەڵی لەگەڵ کراوی هەم لە نووسینی تابلۆی ناوی بازرگانی شوێنەکە هەم لە هەر پسوڵەیەشترکە لە ناو بنکە گەشتیاریەکەدا هەن. باشە من لە سەرای بەرنامەکەم چوومە شوێنێکەوە لە لیستیە و خواردنانەی کە دانرابوو تەنها زمانی ئینگلیزی و عەرەبیتیا بوو کوردیتیانە بوو ئەمە پێویستی بە چاودێریکردنە پێویست چۆنچۆنی مامەڵە لەگەڵ ئەماکەن هۆکارەکەی چی هێشتا ئەیبینین کە کەسانێکەن دێن خزمەتگوزاری پێشکەشەکەن بەڵام بە زمانی کوردی نییە. بەڵێ بەدڵنیاییەوە ئەو شوێنێکی گەشتیاری نوێ بووە لە ئێستادا لە قۆناغی دەرهێنانی مۆڵەتە میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم بڕیارە بەم شێوەیە کە شوێنێکی نوێی گەشتیاری کە دادەمەزرێ کاتێک لیژنەکانی ئێمە لیژنەکانی پۆڵین و پشکنین سەردانی ئەو شوێناکەن لیژنەکانی چاودێری زۆر بە گرنگجیەوە بایەخ بەم بڕیارادرێ چون بۆ هەر شوێنێکی گەشتیاری ئەگەر بینیان ناوی شوێنەکە بە کوردی نەنووسرا بوو یاخود مینیۆی لیستی خزمەت گوزاریەکان زمانی کوردی تێدا نەبوون تکایان لێ دەکەم با بەڕێبەرایەتە گشتیەکانی گەشت و گوزار ئێمە ئاگادار بکەنەوە لیژنەی تایبەتمەندمان هەیە بە زووترین کات ئێمە سەردانی ئەو شوێناکەین لە قۆناغی یەکەمدا ئاگاداری ئەو شوێناکرێتەوە کە پابەندیم بڕیارە بێ ئەگەر پابند نەبوو بۆ یەکەم جار بۆ ماوەی 3 ڕۆژ شوێنەکە داخرێ و تابلۆیەکیش دەنووسێت هۆکاری داخستنی ئەم شوێنە بەهۆی ئەوەیە کە پابندی بەکارهێنانی زمانی کوردی نەبووە ئەگەر شوێنێک هەر پابند نەبوو بەوەی کە زمانی کوردی بەکار بهێندرێ تەنانەت ئێمە مۆڵەتی گەشت و گوزاریشی لێدەسەنی. باش کاکی بران جگە لەو کەسانەی کە بە کوردی دەنووسن هەنێجار بە کوردیەکە بە هەڵە ئەنووسن ئەمەش هەر دووبارە کاریگەری هەیە لەسەر زمانی کوردی مامەڵەکردن تان لەگەڵ ئەو شوێنانە چۆنەکە ناوەکان کوردی نووسێ بەڵام بە هەڵای نووسێر لە ڕووی ڕێزمانی و لە ڕووی زمانەوانیەوە لە ڕاستیدا ئەمە کێشەیەکە ئێمەش درکمان بەوە کردووە ئەوڵا قۆناغی یەکەم ئەوە بۆکە بە کوردی بکرێت تر لە قۆناغی داهاتوو ئەمە دەگەڕێتەوە لایەنی پەیوەندیدار ئەکادیمیای کوردستان و کەسانی تایبەتمەند و پسپۆر بتوانن بەڕاستی میکانیزمێک دابنێن یاخود پرۆگرامێک دابنێن بۆ ئەوەی کە ئێمە ڕێنووسێکی یەکگرتومان هەبێ ئەمەش دەخەینە قۆناغی جێبەجێکردن و بە فەرمانێک ئێمە تەواوی بنکە گەشتیاریەکانمان پابەندەکەین بە بەکارهێنانی زمانیشی دەستان خۆش بێ و دوا پرسیار ئەو کەسانی کە خزمەتگوزاری پێشکەشەکەن زۆر جار زمانی کوردی نازانن هیچ پرۆژەیەک هەیە بۆی کە ئەوانیش ناچار بکرێت لە ڕێگەی خول لە ڕێگەشتۆلایانی کەم وشە سەرەتایەکانی بە خێربێ چیت پێویستە ناوی خواردنەکان بتوانێت بە کوردی وەڵاممان باتەوە یەکێ لە خاڵەکانی ئەم بڕیارە ئاشناکردنی کارمەندانی بیانیە بە زمانی کوردی دیارە لە ماوەکانی لەسەر ڕۆژی ڕابردوودا لە دیوانی دەستەی گەشت و گوزار بە سەرپەرشتی سەرۆکی دەستەی گەشت و گوزار کۆبنەوەیەک ئەنجام برا یەکێ لەو خاڵانێک کە گفتوگۆی لەبارەوە کراوە بوو کە میکانیزمێک بدۆسرێتەوە بۆی بتوانین ئەو کارمەندە بیانیانەی کە لە هەرێمی کوردستانن بیان خەینە خول بۆەوەی ئەگەر هەر هیچ نەبێ چەند دەستەواژەیەکی سەرەتایی فێر بن هەموو ئەو هەوڵانەی ئێمەش بێگومان لە پێناوی ئەوەیە کە دوجار بارودۆخێک بهێنی نەکایەوە کە هاونیشتیمانی خۆمان لە شوێنی گەشتیاری هەست بە نامۆیی نەکات. زمانی کوردی 4 زاراوە و نزیکەی 30 بنزاری هەیە کەمەش وای کردووە کە ئەم زمانەی ئێمە یەکێک بێت لە دەوڵەمەندترین زمانەکان کە ئەبێت شانازی پێوە بکەین نەوەکو بە دوای بژاردەی دیکەدا بگەڕێن و هەوڵ بدەین بزانین چه وشەیەکی تری ئینگلیزی یاخود عەرەبی هەیە بۆی بە حساب کە تۆزێ خۆمانیشان بدەین هاوچەرخین و لەگەڵ پێشکەوتنەکانی جیهانداین زمانی کوردی پێویستی بە هیچ زمانێکی دیکە نییە بۆ ئەوی تەواو کامل بێت تاوەکو بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.